جێگەی داخەڵکی هەرێمی کوردستانە بین لە ئاست ئەو نرخگرانیە بە بێدەنگی ماونەتەوە نرخەکان لە هەرێمی کوردستان و بە لە قەزای چۆمانیش بە تایبەتی ڕۆژ دوای ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوەکە ئەو دۆخە نالەباری و ناهەماری زۆری سەپاندی و بەسەر قوت و ژیان و گوزەرانی خەڵکە ئەوە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کاراسانی زیاتر بکات لە پێناو ئەوەی ژیان و گوزەرانێکی باشتر و خۆشتر بۆ خەڵکەکەی دابین بکات. لە هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ نرخەکان بەرز ئەبنەوە ڕۆژ دوای ڕۆژ خەڵک دووچاری قەیرانی زیاترە بێ ئەمڕۆ نرخی ڕوون و هارد و گۆشت و زەیت و هەموو شتەکان ڕۆژ دوای ڕۆژ بەرەو بەرزبوونەوەی زیاترە ئەڕوا تا لە قەزای چۆمان نرخی نان لە چاو قەزاکانی تر و لە چاو شوێنەکانی تر زۆر جیاوازیە لە شوێنەکانی تر 8 نان بە هەزارە لێرە 6 بە هەزار و ئێستا لە شوێنەکانی تر بۆتە 6 بە هەزار لە قەزای چۆمان بووە 4 بە هەزار یعنی نرخەکان ڕۆژ دوای ڕۆژ بەرەو زیاتر ئەڕۆن. ماوەی هەفتەیە کە بێ لە قەزای چۆمان قەسابخانەکان دوکانەکانیان داخستووە بەبیانی ئەوەی کە بۆیان دەرناهێنێ لەمان کاتیشا هێشتاش گرانتر بوو لە شوێنەکانی تر لە کاتێکە ئێرە ناوچەیەکی گەشتیاری گرینگە خەڵک ڕووتیەکە ئەو شتەکان لێرە هەرزانتر بن. ئێرە قەزای چۆمانە جیاواز زۆری هەیە لەگەڵ شوێنەکانی تر و قەزا و ناوچەکانی تر کە بێت و یەک لەو شانێکە گران بۆ بازی هێختە سرێ لەوانە کە ناناش لە شوێنەکانی تر 6 تا 8 نان بە هەزاری لە قەزای چۆمان 4 نان بە هەزارە ئەوەش دەگەڕێتەوە کە تەنانەت هاردەکەش لەو ناوچەی چۆمان باڵەکایەتی گرانە تەنانەت بۆ بێموسێ و بۆی بازاڕێژدا کە کەسی معاش و شتیۆش دواکەوت و تاخیر دێت لەوەشدا کە بارگرانیشی زۆر لەسەر هاونیشتمان و خەڵکی ناوچەکە هەیە کە ئەو نان و هاردەگرانە. بن ئەو گرانبوونەی نرخی شتومەک لە چۆمان بە تایبەتی تەسیری لەسەر هەمووی کردیە. ئێستا قەسابەکان ماوەی هەفتەکە قەپاتیان کردی ئەو تەسیرێکی زۆری لە ئێمە کردی. ئێمە ناچار گۆشت کەباب قیمە جارێک گورچیلێک ئەوانە هەمووی لە سۆران دێنین کە لە سۆران دێنی تەوەلۆمە زۆر گرانەوەستی ئەوە خاڵ یەکەم دووهام ئەوها بەردەوامی قەسابەکان قەپات بکەن و نرخی گۆشتەوە بەرز بێتەوە ئێمە تەبان بۆمان دەرنانی هەمووی تووشی زەرەرە دەبێت ئێمەش قەپات بکەین. تەسیری لە گەشتیاریش کردیا تەسیری لە خەڵکی مەش کردی لە خەڵکی کاسبکار بەعام بە تایبەتی خاوەن چشتخانەکە.